ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی دەستوری بۆ دیاریکردنی سەرۆک وەزیرانی عێراق لەلایەن سەرۆک کۆمارەوە کۆتایی هات، بەڵام تاکو ئێستا لایەنەکان و شەقامیش نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کەستێک بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق. ئەمشەو لە بەرنامەی ڕۆخسەرە سەرەوە دەکەین ڕێگنەکەوتنی لایەنەکان لەسەر دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیرانی دۆخی عێراق بەرەو کوێدەوە و کاریگەریەکانیشی لەسەر کوردستان چین بە میواندەرێک لە بەڕێزان محمود ڕەزا ئەمین و دکتۆر عادل نووری ئەندامانی پێشووی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. قبول استقالتي من رئاسة مجلس الوزراء پاشەوەی لە ڕۆژ یەکێم مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمادی سەرۆک وەزیرانی پەسەند کردو. لە ڕۆژی دوی مانگ نووسراوی فەرمی ئاڕاستەی سەرۆکایەتی کۆمار کرد بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیران. تا ئێستا و پرسا باڵواسراوی ماوەتەوە و هەرچەندە بە پاساوی جیاواز ماوەی دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیران درێژ کراوەتەوە، بەڵام بە پێی مادەی 76 دەستور دەبوو لە 15 ڕۆژدا ئەو پرسە یەکلایی بکرایەتەوە. بەو پێش عێراق کەوتۆتە ناو بۆشایی دەستوریەوە. دیارترین کاندید کە بە شێوەیەکی فەرمی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق پێشکەش کراوە قوسەی سوهەیل وەزیری ئێستای خوێندنی باڵای عێراقە کە لەلایەن هاوپەیمانی بیناوە پێشکەش بە سەرۆک کۆمار کراوە، بەڵام هەرزوو ئەو کاندیدەش وەکو زۆرێک لەو ناوانەی لە ماوەی ڕابردوودا باس کراون لەلایەن خۆپیشاندەرانی عێراقەوە ڕەت کرایەوە. قوسەی سوهەیل کە لەسەر پشکی فراکسیۆنی دەوڵەتی یاسای حیزبی داعوەی عێراق پۆستی وەزیری خوێندنی باڵای وەرگرتووە، جگە لە خۆپیشاندەران لەلایەن هاوپەیمانی سایرون و هاوپەیمانی نەسریشەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران ڕەت دەکرێتەوە. لە دوای ئەم کاردانەوانە حیزبی داعوا بە سەرۆکایەتی نووری مالیکی ڕایگەیاند حیزبی داعوای ئیسلامی هیچ کاندیدێکی بۆ پۆستی سەرۆک وەزیران پێشنیاز نەکردووە. حیزبەکەی مالیکی ئاماژە بەوە دەکات فراکسیۆنی دەوڵەتی یاسا کە بەشێکە لە هاوپەیمانی بینا پشتیوانی لە ئەڵوێستی و بەش لەسەر بنەما دەستوریەکان دەکات. خۆپیشاندەرانی عێراق جەخت لەسەرەوە دەکەنەوە کە دەبێت کاندیدی سەرۆک وەزیران کەسێکی بێلایەن و خوازراو بێت لەلایەن خۆپیشاندەرانەوە و نابێت لەناوە و دەموچاوانەدا بێت کە بەشێکن لە حکومڕانی شکست خواردووی زیاتر لە 15 ساڵی ڕابردووی عێراق. هەر لەو چوارچێوەیەشدا لەگەڵ نزیکبوونەوەی دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیران ئەوکات لە سەروبەندی پەسەندکردنی پرۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریری بەغدا هەڵمەتێکی مانگرتن لە خواردنیان دەست پێ کردووە. هەروەها لە ڕاگەیاندراوێکیشدا داوایان لە خۆپیشاندەرانی سەرجەم گۆڕەپانەکانی عێراق کردووە کە بەشداری هەڵمەتەکە بکەن تا ئەو کاتەی پرۆژە یاسایەکی جێگەی ڕەزامەندی خۆپیشاندەران پەسەند دەکرێت. ئەوکات خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریر دەڵێن ئامانجێکی دیکەی ئەم هەنگاوەیانەوەیە کە فشار بخەنە سەر سەرۆک کۆمار تا کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتوو ڕاست پێرێت کە مەرجەکانی خۆپیشاندەرانی تێدا بێت. فشارەکانی دیاریکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆک وەزیران لەسەر دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆک کۆماری عێراق چڕ بوونەتەوە، بە جۆرێک کەوتۆتە نێوان بەرداشتی لایەنە سیاسیەکان و خۆپیشاندەرانەوە و باز لەوە دەکرێت کە نیازی دەست لە کارکێشانەوەی هەیە. سەرچاوەیەک لە نووسینگەی سەرۆک کۆماری عێراق بە ئاژانسی ئەنادۆڵی تورکی ڕاگەیاندووە کە هاوپەیمانی بینا فشارێکی زۆری لەسەر سەرۆک کۆمار دروست کردووە بۆ ئەوەی قوسەی سوهەیل بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتوو پەسەند بکات. ئەم فشارەش لە کاتێکدایە کە خۆپیشاندەران لە دژی کاندیدکردنی قوسەی سوهەیل لە چەندین شاری گەورەی عێراق هاتنە سەر شەقام و چەندین ڕێگای سەرکیان داخست. سەرچاوەکەی ئەنادۆڵ دەژڵێت لە بەرامبەر ئەو فشارانەدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح نیازیەیە دەست لە کارکێشانەوە لە پۆستەکەی پێشکەش بکات لەگەڵ تێپەڕینی وادەی ڕاستپاردنی کاندیدی سەرۆک وەزیران و نزیکبوونەوەی پەسەندکردنی پرۆژە یاسای هەڵبژاردن. ڕێکاری ئەمنی تند لە بەغدا گیراوەتە بەر و دەواازەکانی ناوچەی سەوزی ناوەڕاستی بەغدا لەلایەن هێزانمیەکانەوە داخراوە.
سپاس بۆ میوانەکانەوە بەخێر بن سپاس دەبوتان کاک محمودەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە تەواوبوونی ماوەی دەستوری بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکوەزیران ئێستا ئێمە بڵین ڕاکەوتوتە بۆ شایی دەستوریەوە مادەم لە ماوەی ئەو مدە دەستوری کە 15 ڕۆژ دیاریکرابوو بۆ ڕاستبارنی کاندیدێک لەلایەن سەرۆک کۆمارە و لایەنەکان نەگەشتنە ڕێککەوتن دوو ڕێی هەیە لە لای شارەزایان ڕێیشان دەڵێ نەخێر ئێمە تووشی بۆشایی دەستوری نەبووین بەشێکیان دەڵێن بەڵێ بووین بە ئەو بەشەی کە ئەڵێن نەبووین ئەڵێ پێشەلکردنی دەستور هەیە بەس بۆشایی دەستوری نییە لەبەرەوە ئاساساتەکان هەمویان هینن ئێمە بەس ڕئیسی وەزەرا ئیستیقالەیەوە ڕئیسی جمهور لە شوێنی خۆیەتی پەرلەمان و هەیئەتی قیادەی پەرلەمان لە شوێنی خۆیان و نوشیکاری ڕۆژانی خۆیانەکەن حکوومەتی تەصیفی ئەعمالیش هەیە لەبەرەوە بۆشایی دەستوری نییە بەڵام خەڵقی دەستوری هەیە تەداعیاتی قانونی هەیە دوایی هەر خەڵقە دەستوریەکەوەیە لە ماوەی ئەو فترەیە تاوەکو ڕئیس وەزەرایەکی تازە پیا ئەبێ و ڕەئس پێرێ بۆ ئەوی حکوومەت پێک بێنێ لەو فترەیە هەر قەرارێکی خەتەر دەربچێ و کاتە ئەتوانی بە شخصی بێ یا هەیئەتێکی حکوومەتی شکات بکات لە محکمەی دەستوری کە ئەو قەرارە لەو فترەی خەرقی دەستوریە کراوە ناقانونیەوە بەتاڵ بکات پێشێلکاریەکە ئێستاگەر بڕێز بە پێشێلکاری ناوی دەبێنی لەن خودی کێشەکە لە پەرلەمانە یان سەرۆک کۆمارە خۆی کێشەکە زۆر معقەدە لە ڕاستیە گەورەترین هۆی ئەم کێشەیە دروست بووە ئەوەیە کە مجموعە جیهاتی زۆر جیاواز هەن لەوەی بڕیار بدەن کە ئەبێ بە هین بە کاندیدی نوێ بۆ سەرۆکوەزیرانی عێراق خۆپیشاندەران لە ناو شەقامەکانە داوای مواسەفاتێکیان تەرکردووە تاوەکو ئێستا کەسێک نییە بۆ مواسەفاتە بۆ حکوومەت ینی چوو بێت خۆ نامەی ئەحمالی خۆی تەقدیم کرد بێت ینی داوای کرد بێت لە ڕئیسی جمهوریە سەر کۆمار کە ئەو حازرە خۆی تاشێ بکات بە مواسەفاتانە لە ناو کوتەلی سیاسیە سائیرون انسحابی کردووە لە حەقی خۆی وڵای حەقی شەعبەکە یەکێک تاشێ بکات کوتلەی بینا ئەوە هەفتەیەکە بەردەوام باڵۆن هەڵایان ناو تەرحەکە بۆ ئەوەی بیکە لە ناو شەقامەوە ئەسووتێنرێ و ڕەفزەکرێ لە ناو کوتەلیشە دابەشبوونێکی زۆر هەیە کوتلەی بینا کە بەشێ لە سونەکانیشی تیابوون ئێستا ئەمڕۆ بەیانێکیان دەرکردی بە تاریخی ئەمڕۆ بە نردوانە بۆ تەحالوفی بینا ئەڵێ ئێمە رازینین بە تەشێکردنی قوسەی سوهەیل لەبەر ئەوەی ئەو مواسەفاتانەی کە شەعب لە سەر شەقامەکان داوایەکە لەوان نییە لەبەر ئەوە ئێمە نامانەوە بەشدارمی لە دروستکردنی ئەزمەیەشی نوێ لەبەر ئەم هەموو هۆیانە طبعا سەرکۆماریش گوشارێکی زۆری لەسەر گوشاری دەرەکی لەسەر معلومە گوشاری دەرەکی موازەحە هەیە لە لای ئەمریکا هەیە لە لای ئێران هەیە و گوشاری کوتەلی ئەحزابی گەورەی عێراقی هەن و گوشاری شەقامیش هەیە لەسەری تاوەکو ئێستا نەیتوانیەوە چارەیەک بۆ هەبدۆزێتەوە ئێستا من لە ڕێگە هاتم لە ناو گروپەکانە خەبەریش تازەم بیست نازانم تا چەند ڕاستە ئەڵێ سەر کۆمار کەسێتیەشی وای مەقبولی دۆزیوەتەوە کە لە لای شەقام مەقبول بێ و خەریکی گفتوگۆیە لەگەڵ لایەنە سیاسیەکان و کوتەلی پەرلەمانیە بۆ ئەوی ڕازیان کە ناوی نەهاتووە ئەڵێ لە سەعاتی لە سەعاتەکانی داهاتووە قابلی ئەوەی ناوەکەی ئاشکرا بکرێ ئەم خەبەرە من لە ناو گروپەکانی حیوارە کۆمەڵێک ناو دەکرا محەممەد سوودانی قوسەی سوهەیل ینی ئەوانە تازە تاو محەممەد شیع سوودانی طبعا وەکو خۆی پیاوێکی نەزیها بەڵام شەقام ئەڵێ ئێمە ئەمانەوێ یەکێ لە مواسەفاتەکانی ئەوەیە لە 2023ەوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە تاوەکو ئێستا ئەو کەسەی کە ئەبێ بەسەر وەزیری داهاتوو نابێ ئەندام پەرلەمان بوو بێ نابێ وەزیر بوو بێ نابێ ڕئیسی وزەرا بوو بێ نابێ لە پلەی تایبەتی حکوومەتە هەبوو بێ ینی هەموو ئەمانە هەمویان کە ناویانێت شەقام یەکسەر ڕسمەکانیان زەربێکیان لێ ئەو هەڵیان وەسێ و پەلاماری ماڵەکانیشانەیە محەممەد شیع سوودانی پیاوێکی نەزیهە دکتۆر عادل نەزانێ بەڵام لە حیزبی داوایە و هەرکە لەگەڵ ناوەکەی کەوتە بازارەوە ڕۆشت ماڵەکەیان سووتان لە میسان لەبەر ئەوە هیە وەزاکە ینی ئەوەی عیدانی محافظی بەسڕێ ئەسەد عیدانی بەسڕیەکان ڕەفزیانە ئەسڵان محافظیان بێت چۆن قبوڵیان ببێ بە ڕئیس وزەرا ینی لەبەر ئەو ناوانەی تەرحەکرێن
ناوێک نین کە شەقام ئێستا ئەگەر ئەو ناوەی کەیەت ئەو کەسێتی کەیەت شەقام بەدڵی نەبێ ئەم خوێن ڕشتن و فەوزایە بەردەوامە بێ لەبەر ئەوە ئەبێ بیر بکرێتەوە ینی ئەحزابی سیاسی ئەیانەوێ کۆتایی بۆ مۆزعەب بێنن کە بە شێوەیەک هەموو لایەک ڕازی بن یا ئەنەوێ درێژە بە خوێن ڕشتن بن ئەگەر درێژەدان بێ بە خوێن ڕشتن خۆ ئێستا خوێن ڕژن و دوایش هەر هینێک بێ شەقام بەدڵی نەبێ خوێن ڕشتن بەردەوام. سپاس دەکەم دکتۆر تەناوشت بەخێر بێ سەبارەت بە ماوەڵەی سەرۆک کۆمار مامەڵێکی تەندروستی کردووە لە مەسەلەی دیاریکردن یاخود ڕانسپاردنی کەسێک بۆ سەرۆک وەزیران. سڵاو سپاس بۆ دەرفەتە سڵاو لە تەواوی بینەران بەڵێ بە تاکید وەزعی عێراق وەزعێکی زۆر ئاڵۆزە و ئەوەی کە ئێستا دروستە بێ ئێمە پار جەنابی کاک مەحموودیش ئاگادارە ئێمە کاتی تەزویراتەکە شۆڕشی گەورەمان کرد کە ئەمە ڕوونەدا و باسیشمان کردمان لەعنە و نەفرەتێک عێراق گرێتەوە چونکە ئەمریکا ئەم حکوومەت و ئەم پەرلەمانەیە لەسەر ئەساسێکی تەزویر بوو و زۆر فەزیح بوو لە بەردەم کامیرەکانە لە بەردەم شاشەکانە لە بەردەم ئەوە سندوقەکان هەزاران سندوق سووتێنرا بە دەیان هەزار و سەدان هەزار تەزویرات بوو بەس لە یەک مەحەتا ئێمە 800 هەزار دەنگمان لە بەغدا گرد دوای شەڕێکی زۆر گەورە لەگەڵ مفۆزیە و دەستەکات پێکێشانەوە کەنارخستنیانەوە جەنابتان ئەزان وەکو یادەوەریەکەوە باسەکەن ئێمە هەر پارزانیمان ئەمە ئاوا ڕوو ئەداوتمان هەوڵێکی زۆرماندا کە ئەو پەرلەمانە لەسەر ئەساسی تەزویر دەست بەکار نەبێ و هیچ حکوومەتێکی لێ نەکەوێتەوە چونکە هەرچی لەسەر مابوونی على الباطل فهو باطل و بەتەئکید خوێنی لەسەر ئەڕژێ و هیچ بەرەکەتێکی نابێ ئەوەی بینیمان بە چاوی خۆمان. سەرۆکی کۆماریش وەکو ڕاعی دستور ئێستا طبیعی لە عێراقا ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەگەڵ حکوومەتەکە ئیستیقالیان تەقدیم کردووە لە یەکی 12 پەرلەمان قبوڵی کرد و لە ئێستاداوە پەرلەمانیش وەزعەکەی خۆدەزانی لە چی وەزعەکەیە کوت لە ئەکشێتەوە نیساب ئەشکێنرێ مەسلەی مەسلەی تعدیل لە قانونی انتخاباتە مەسلەی مفۆزی هەڵبژاردنەکان بوو ئەوە ئەمڕۆ بە حساب انتخاباتیان کردو بۆ هەڵبژاردنی مفۆزەیەکی کەسی ئێستا دەرکەوتەوە قازەکان هەم محاسەسەیە واحد سەر بە حیزبی دەعوە سەر بە تیاری سەدری و سەر بە حیزبەکانە کەواتە هیچ شتێک هەمووی هەرچی ئەکەن ئەو فشارەی لە شەقام بۆ دروست ئەکرێ بۆ گۆڕانکارێکی ڕیشەی حیزبەکان ئەو کوتلانێکە ئێستا لەسەر دەسەڵاتن بە شێوە لە شێوەکان لە پشتەوە جارێکی تر دێنەوە گۆڵ لە داواکاریەکانی بەتایبەتی لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کامڕۆ لەلایەن حوت بڵین 5 دادوەردیاریکان لەگەڵ دوو ڕایشکاری ئەنجومەنی شوڕای دەوڵەت یعنی هەمان پێکاتی حزبی جارانە ئەوە ناوەکانیان خۆپیشاندەران کرا بەڵێ بە تاکید فێڵیان لێکرا ئایا خۆپیشاندەران لە ڕۆژانی داهاتووە قسە ئەکەن چیەکە نازانم ینی بەڵام ناوەکان کەشف بوو ناو بە ناو فڵان ناو ئەوە سەر بە ئەوەیە هەتا لە هەڵبژاردننی پێشواخۆی هەڵبژاردۆ بۆ ئەنجومەنی کۆمیسیاران لەسەر قائمە حیزبێک مەسن حیزبی داوە ئێستا جارێکی تر هاتوۆ بۆ بە ئالێتێکی تر و بە میکانیزمێکی تر ئەمە هەمووی چاواشەکاری و فێڵکردنە مەسلەی سەرۆکی کۆمار طبعاً لەناو ئەم بارودۆخاوە چونکە ڕاعی دەستورە هەموو میدیاکان یا هەموو شتەکان ڕویان کردوتە ئەو بەڵام من ڕایەکی ترم هەیە ئەتەوان متابعەیەکی جددی لەسەر مۆزۆکەم لایانی ئیداری و هەم لایانی دستوری و هەم لە لایانی شەقام و جموجۆڵەکە ئەوەی کە خەڵک باسی ئەکا فشاری لایەنە سیاسیەکانە نەخێوانیە نەچۆتە فەراغی دەستوریەوە ناشێتە فەراغی دەستوری مادەی 76 دەستورمانەیە تەوان ئەو 15 ڕۆژە دیاری کراوە لە کەیوە دەست پێەکە من بۆ جەنابی سەرۆکۆماریشم نارد ینی ئەو خوێندنەوەیەکی تازەیە ئەمڕۆیە لە کەیوە دەست پێەکە ئەبێ کوتلەی ئەکبەر گەورەتری فراکسیۆن لە ناو پەرلەمانە دیاری کرابێ ئەو کە دوای ئەوە خۆی دیاری کرد خۆی ئەلان کرد سەرۆکی کۆمار داوای لێکە کە کاندیدێک تەرشیحکە کە کاندیدێکی دیاری کرد لەو ڕۆژەوەی کە فراکسیۆنی گەورەترین فراکسیۆن دیاری کراوە و ناوی کاندیدی دیاری کردووە لەو ڕۆژەوە 15 ڕۆژ دەستوری عێراقی 15 ڕۆژی دیاری کردووە بۆچی خۆشەر نییە لە آخر ڕۆژە دیاریکە کە دیاری کرد بۆی سەر و کۆمەلەمە ئەم 15 ڕۆژە تەماشای سیڤی بکە کی ئەڵێمە جەریمەی لەسەر نییە ناوەکەی بنێرێ بۆ نەزاهە مەسەلەن بۆ مسائلە و عەدالە کی ئەڵێ فراکسیۆنەکانی تر رازین لەسەری 15 ڕۆژ دراوە بە سەرۆکی کۆمار بۆ دیراسەکردنی ناوی ئەم کاندیدە ئەمان تەبعاً خەڵکانی تر وان ناڵێن ئەم 15 ڕۆژە لەکەیوە دەست پێەکە تا ئێستا طبعاً فراکسیۆنی گەورەترین فراکسیۆن حەسم نەبووە ئەوە سەرۆکی کۆماریش زیرەکانە تۆپەکەی خستەوە
بەرمای ساحەی محکەمەی ئیتیحادی لە ڕۆژی 16 مانگ یا 17 مانگ پێم وایە نووسراوێکی نردبووە وتی کە تا ئێستا کوتلەی ئەکبەر دیاری نەکراوە. ئەمجا قیراەکی ترێ کوتلەی ئەکبەر ئەبێ لە یەکەم جەلسەی پەرلەمانە دوای هەڵبژاردن دیاری بکرێ ئەوەتە ساڵونیەکی بەسەرا ڕۆشتووە ینی دیاری تا تازە باسی کوتلەی ئەکبەرەکەن. ئەمجا قیراەکی ترێ ئەڵێ کوتلەی ئەکبەر تەنها بۆ جاری یەکەمە کە سەرۆکی وەزیران دیاری ئەکا دوایەوە ئەگەر سەرۆکی وەزیران مرد یا هەر دەستی لە کار کێشایەوە یا دەستی پێ لە کار کێشایەوە ئیتر جارێکی ترس کوتلەی ئەکبەر هیچ دەسەڵاتێکی نیە و سەلاحەتێکی نیە وە سەرۆکی کۆمەرەوە. لەبەر ئەوە هەموو ئەمانە هەموو ئەم ئاماژانە یەکسان بەچی بۆی جەماوەر بینەرانی لە شتەکە حاڵی بن هەموو ئەم ئاماژانە یەکسانن بەوەی کە نەخێر نەچوونەتە فراغی دەستوری و ئەو 56 تەواو نەبووە چونکە هێشتا نەک کوتلەی ئەکبەر دیاری کراوە و ناوی هیچ کاندیدێکیش بەڕسمی کە چونکە ئەوەی هەیە ئەم هەر مجموعەیە ناو ئەنیێر و دوای ئەسووتێنرێ و تەواو هیچ نییە. بۆ نمونە لە سەر کۆمار دەڵێ لە 4 مانگ نامی دەست لە کارکێشانی عادل عەبدولمەهدی پێگەیشتووە بەڵام لە 15 مانگ داوا لە پەرلەمانی عێراق دەکە کە گەوتنی کوتلە دیاری بکەن. ینی بۆچی پێشتر ئەگەر لایەوە ڕوون نەبوو کوتلەی بڵین گەورە کام فراکسیۆنەیە بۆچی پێشتر داوای ڕوونکردنەوەی نەکرد؟ جاری ئەوەی کە سەرۆکی دەست لە کارکێشانەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمار هیچ معنی نییە. بۆ پەرلەمان نێڕاوە پەرلەمان معنیە بەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و حکوومەتەکەی کابینەکەی تەقدیمی شوێی کردووە تەقدیمی ئەوە میکانیزمێکی ترە واگەر سەرۆکی کۆمار خۆی داوا بکە نازانچی بەڵام دوو میکانیزمان طبعاً میکانیزمی یەکەم ئەوەیە ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستە کارکێشانەوە تەقدیم پەرلەمانکە بۆ پەرلەمان ڕۆشتووە بۆ سەرۆکی کۆمار ناتوە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکی کۆماریان ئاگادار کردووە لەکەیە لە 4 مانگ ئەمە هیچ لە مۆزوعەکە ئەسڵ ناگۆڕێ ینی من شارەزایەکم لەم بابەتە هەیە لە قانونی دستوریە طبعاً هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ئەوەی کە پەیوەندی بە سەرۆکی کۆمارەوە سەرۆکاتی کۆمارەوە هەیە فراکسیۆنی گەورەترین فراکسیۆن کوتلەی ئەکبەر ناوی مرەشەحێک دیاری ئەکا و ئەیداتە سەرۆکی کۆمار تا ئێستا کوتلەی ئەکبەرمانیەوە تا ئێستش مرەشەحێکی متفق عەلەیهی لە کوتلەی ئەکبەر نەگەشتوتە سەرۆکاتی کۆمار لەبەرەوە بەڕای من هێشتا هەر دەستی پێ نەکردووە ئەوە هیچ مودەیەکی لەسەر سەرۆکاتی کۆمار حسێب نییە. باشە سپاس دەکەم کەک محمود سەبارەت بە ناکۆکی ناو ماڵی شیعە پێ دوای ئەو لە 2023ەوە یەکەم جارە ڕوبەڕووی ئەو ناکۆکیە بنەوە ینی لە دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە یەکەم جارە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران تووشی و مشکلەیە بن بەڵام ماڵی شیعە لە خولی پێشووی پەرلەمانیشەوە هەڵوەشا بوو ینی بیرڕای جیاوازیان هەبوو ئەوەی تەحالوفی وەتەنی شیعە هەڵوەشا بوو پێشتن فراکسیۆنی جیاجیا بوون بەڵام لە دەرەوەی سیستمی پەرلەمانی تەشکیلەیەکیان دروست کردبوو کە تەحالوفی وەتەنی شیعەکان بوو هەیئەتێکی قیادیان بۆ دروست کرد و موسەساتیان بۆ دروست کرد بوو بڕیاریانەدا کۆبوونەوە سەری حیزبەکان تیابوون کۆبوونەوە لەسەر مەسائلە مەسیریەکان مناقەشیانە کرد و بڕیاریانەکەدا لە خولی ڕابڕووشە ئەوە هەڵوەشا بووە بە هینی ینی بە فعلی هەڵوەشا بوو بە هەیکەل مابوو بەڵام لەم خولیا هەر وجودی نەماوە. باش ئێستا ناکۆکیەکان ینی زۆر قوڵن ناو ماڵی شیعە چەند بەر دروست بەڵێ ئێستا تەیاری حیکمە لەگەڵ تەحالفی نەسر لەگەڵ سائیرون ئەمسیانە داوا ئەکەن کە ئەبێ ڕئیسی وزەرا بۆ مواصفاتی شەقام بێ ئەوەی شەقام داوایەکە باقی شیعەی تر بە مواصفاتی خۆیان ئەگەڕێن ڕئیس کاندیدێک بۆ سەرۆک وەزیران بدۆزنەوە هەرچی ئەم لا پێشنیاریەکە ئەو گروپێکە ڕەفزیەکە هەرچی ئەو گروپە پێشنیارەکە ئەم لا ڕەفزیەکە لەبەرەوە درزێکی زۆر گەورە بۆتە ناوماڵی شیعی و ناوماڵی سونەش ئێستا ئەمڕۆ تەحالوفی هینەوەی تەحالوفی قوای عێراقی کە هی سونەکانە لە ناو تەحالوفی بینایان کە حکوومەتی بەحساب ئەوان ینی خاوەنی ئەم حکوومەتەی ئێستن ئەوان هینە تەحالوفی فەتەح هینی تەرشێ کردووە قوسەی سوهێلی تەرشێ کردووە ئەمان ئەم ڕۆنامەیەشیان داوە بە
تەحالفی بینا ئەڵێ ئێمە پشتیوانی لێ ناکەین چونکە ئەمە کێشەکە حل ناکە قسەی ئەو شخصیەتە نییە کە بتوانێت ئەم هینە ئەم قۆناغا بە سەلامەتی تێپەڕێنە لەبەر ئێوە ئێمە ڕاستە هاوپەیمانی ئێوەین بەڵام دڵنیابن کە ئێمە رازینین قسەی سوهێل تەرشەی بکەن ینی لە ناو یەک تەحالفا کە سونە و شیعە بەیەکەوە کردیان ئێستا ئەوانی شەڵۆشاون لەو تەحالفەی کە ئەسڵەن سونە طبعا ئەو تەحالفەوەی کە سونە و شیعە بەیەکەوە کردیان و عادل عەبدولمەهدییان هێنا هەم شیعەکان هەڵوەشاون هەم سونەکان هەڵوەشاون لە ناو تەحالفەیە ئەی کورد ینی کورتیش ڕۆڵێکی کوردیش خۆی ئەم دابەشبوونی کوردیش وەکو هین نییە ینی کوردیش هەریەکەی لە ئاوازێکە خوێنێ لە ڕاستیە کورد ئەوەی کە دیارە پارتی و یەکێتی بەتەنیا لە بەغا بۆ خۆیان خەریکی حیوارات و شوان لە ئەوڵەوە دانیشتەکانی ئەوڵ هەر یەکێتی و پارتی بوو نوێنەرەکانی یەکێتی و پارتی لە بەشداری کۆبنەوەکانیانە کرد ئێستا یەکێتیشی لێ دەرچووە بەهۆی ئەم کۆنگرەی هەیەە پارتی بۆ خۆی بەتەنیا بە ناوی کوردەوە خەریکی مفاوەزاتە لە بەغا ئێستا بڵێن ئەو بەشدارە لەو گفتوگویانێک کە دەکەن بەڵێ بەشدارن ئەوان وەفدیان لە بەغایە و دوێنێش وەفدی بەغا دوێنێ حەلبوسی لێرە بوو لە هەولێر بوو سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتیشی بینیوە و خەبەرێکی شەیە لە ڕاستیە لە گروپەکانە بڵاو بۆتەوە و یەکێک لەوان یەکەم ئەوەی کە باسل حسین دکتۆر باسل حسین خەبەرەکەی بڵاو کردەوە ئەڵێ مەزەرەکەم لە 100% مەوسوقە پارتی بە حەلبوسیان و تۆ ئێمە پشتیوانی لە قسەی سوهێل ئەەکەین بە مەرجێک هینەکانی کێشەکانی ئەقلی ینی مافەکانی ئەقلیم وەکو خۆی بمێنێتەوە بەرهەمیش لا برێ و پارتیە بکرێ بەسەر کۆمار ینی ئەوە حاڵی کوردە ینی ئەویش لەم هینە ئاهۆران و باهۆرانەیە بۆ ئەگەڕێ بۆ ئیمتیازێک بۆ حیزبەکەی خۆی حیزبی وەتەنی لە عێراق نییە ئەوانەی کە لە ماوەی لە دوای ڕژێمی عێراقەوە لە دەرەوەی پارتی و یەکێتی تاوە کە سەتاقی نەکراونەوە نفوزیشیان نییە لەبەر ئەوە هەموو ئەوانەی کە نفوزیان هەیە لە بەغایە لە کورد و لە شیعە و لە سونە بەڕێی من ئەحزابی وەتەنی نین چونکە دنیا بە دوای بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان و خێزانەکانیان ئەگەڕێنە بۆ بەرژەوەندی وڵاتەکە. سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە فشار بۆ سەر سەرۆک کۆماریان ئەو فشارانەی کە هەن پێدوایەوە بکە سەرۆک کۆما دەست لە کار کێشە چووکە دوێنێ سێکە بوو لە سەرەوەی کە و هەڕەشەی دەست لە کار کێشانەوەی کردبێ طبعا ئەوان ئەیانێ فشار دروستکەن بەڵام سەرۆکاتی کۆمار نەچۆژێت هیچ فشارێک و فشارەکان بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیرانە بەڵێ بەتەکید ینی سەرۆک کۆمار ئێستا هەماهەنگی شەقامی لەگەڵا و ئازانمەوە خاڵێکی زۆر بەهێزە بۆ سەرۆکی کۆمار چونکە ئەوەی کە کورد لە ویلایەنە شیعەکان ئەیکەن خۆیان بۆ خۆیان خۆخەڵەتاندن و خۆڵکردنە چاوی هەم خۆیان و هەم خەڵکی ترە ئەوەی کە لە شەقامە ڕوویدا لە یەکی تشرینەوە تا ئێستا تشری یەکەم تا ئێستا باسەکە ئەوەیە کاکە ئەبێ محاسەسە نەمێنێت تەوافقات نەمێنێ ئەبێ ئێوە نەمێنن لەسەر مەشهد و لەسەر مەسرحەکە و لەسەر ستەیج ئەمان تازە دوو بە دوو باسی وەک وەڵا کاکە ئێمە تەرشیحەکەن ئێمە چەند جارێکم لەگەڵ گروپەکانە و لەگەڵ ساحاتی تەزاوری شەهر بە حکمی ئەوەی کە لە 2023 لەوێم منی ساڵم لەگەڵ زۆریان هەیە و استشارەشەکەن یەکێ لەو شتانەیە کە من پێم وتون بەڕاستی وتمە هەر کەسایەتیەک لایەن و کوت لە شیعەکان سیاسەکان تەرشیحەکە ئێوە ڕەفزیکەن یانی خۆیان چێ تەرشیحەکەن هەرەوە تەرشیحەکە لەژێر عاباکەی خۆیەتی ئەگەر ئەمانە کەسایەتێکی باشیان هەبووە بۆ لە ماوەی 16 ساڵە نانهێناوە و ئەم فەشەلەی کە عێراقی گرتوتەوە لە لایانی ئەمنیەوە لایانی ژێواری ڕۆژانەوە لایەن کاولکاریەوە لەژێر دەسەڵات و بە تەختیت و بە پلان و پیلانی ئەم لایەنە سیاسیانە بوو کە لەسەر مەشهدەکە بوون ئەگەر ئەمانە چاکسازیان پێکرا بۆنیان کردو تا ئێستا کەواتە پێیان ناکرێت بۆیە هەر کەسایەتیەک کە ئەمانە تەرشیحیکەن بە تاکید دەبێت لانجەماوە ڕەفز بێت پێ دوای دوایین بژارە سەرۆک کۆماریە لە بەردەم چیدا ینی کاندیدی چی ڕاستپێرێت ینی دەگونجش لە دەرەوەی مەسەرەن دەستور کەسێک مەسەرەن ڕاستپێرەوە پێکەنانی حکوومەت ئەوانەی خۆشاندەران داوای دەکەن دەرەوەی دەستور نییە تەبانەوەی ئەرزم کردیە کۆمەڵێ قیراعات و وین هەیە ئەوەی کە باسەکە کوتلی ئەکبەر و ئەنسە جارێ کوتلی ئەکبەر خۆی نییە جارە شیعەکان تەفلیش بوون جارێ سونەکانیان لێکشاوەتەوە جارێ هیچ نییە کەواتە ئەو ئەساسانەی ئەو ئوسوسە یاسایانەی کە دستور باسی ئەماکە هیچی نهاتوەتە دی کوشت و بڕش لە شەقامایە دوجار لایەنە سیاسیەکان ناچار ئەبن
کە ئەو کەسایەتی لە شەقام مەقبولە و سەرۆکایەتی کۆمار تەرشیحەکە ئەبێنەوە پەرلەمانە دەنگی پێ بدەنە گینە تاکەی بەردەوام بێ. من قسەیەکی تریش ئەەکەم ئێستا ئەسڵەن تەرشیحکردن و متمانە پێدان بە دکتۆر عادل عەبدولمەدی خارجی زەوابتە دەستوورەکان بوو، گەورەترین هەڵە ئالیۆ دەستی پێ کرد. من ئەو شەوە ئەمە یەکەم جارە بیڵێم لە چیدا بڵێن ئەو شەوەی کە ئەمە پێشەوە ئەو ئینە ڕوودا من بە جەنابی کاک دکتۆر بەرهەم وتم دکتۆر وریای مخالەفاتی دستوری بە وتی بەچاوان بەسەر چاو. ئەمە قسەی من بوو سەرڕەنگی گوێ لێبێ یعنی ڕۆشنە بەغدا لە کاتی سوێن خواردنکە هاتە دەرەوە ئەڵۆ جوود و کۆشتێکمان کرد لەو بارەوە وتم دکتۆر وریای مخالەفاتی دستوری بە ئەبێ کوتلی ئەکبەر هەبێت طبعاً کوتلی ئەکبەر نەبوو. ئەوەی کە ئەڵێ باسی مخالەفاتی دستوری ئەکا بۆچی ئەو کات نەیکرد چونکە ئەو کات تەرشیحکردنی دکتۆر عادل عەبدولمەدی مخالف و ینی لە دەرەوەی یاسا و ڕێساکان بوو چونکە بەنامەیەکی تەحالفی فەتح و بەناوەی دانەیەکی بەدوونامە ڕۆشتیانی لەبەرەوە هەر ئەو کات کوتلێ ئەکبەر نەبوو، هەر ئەو کات تەرشیحکردنی عادل عەبدولمەدی لە بەپێی سیاقاتە دستورەکان نەبوو لەبەرەوە ئەمەی ڕوویداوە هەر ئەساسەن لەسەر ئەساسی دستور نەبووە، مخالەفەتی دستور نییە ئێستا. بۆیە من پێم وایە بەس پێ دوایە بگاتەوەی سەر کۆمە دەست لە کار کێشتەکە فشارەکان بەر ناتوان ئەوان پێی بکێشنەوە بە هیچ جۆری. ئەو من دوو ڕێگایە بۆ سەروی کۆمار فشاری لەسەر دروستکەن تحقیق نابێ بە هیچ جۆرێ چونکە ئەو ڕێکارانی دانراوە ئەو ڕێکارانی پەرلەمانتاری شەبوو کە ینی ئێستا ناتوان هەر تحقیق نابێ. ئەو ڕێکارانەی دانراوە لە دەستوری عێراقیە بۆ بۆ ئیقالە پێکردن دەست پێ لە کارکێشانەوەی سەرۆکی کۆمار زۆر معقەتترە لە هیچ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەرەوە بە هیچ جۆرە ناتوان و طبعاً سەرۆکی کۆمار مخالەفاتێکی نەکردووە و شەقام قبوڵی ناکە شەقامی لە پشتە ئێستا. بۆیە پێم وایە سەرۆکی کۆمار ئەبێ نەچێتە ژێر فشاری لایەنە شیعەکان و لە دوجارە پشتیوانی شەقام گرنگتر تا ئەوان. سپاسان دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵای بەڕێستان بەڵام بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا
ماڵ میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی فاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محمود ئەگەر بێنە سەرەوەی کە پێ دوایە سەبن لە نێوان خۆپیشاندەران و لایەنە سیاسیەکان و دەوڵەتانی هەرێمایەتی و مەسەلەن نێودەوڵەتیش یعنی دەتوانرێت سەرۆکوەزیرانی دیاری بکرێ خودم قۆناغی کەشەخام تێدا کە لایەنە سیاسیەکانی تێپەڕاندوە پێ دوای گۆڕانکارێکی گەورەیە؟ طبعاً ئەوەی کە لە عێراق ڕوئە گۆڕانکاریەشی زۆر گەورەیەوە ئەگەر ڤیدیۆکان ببینن شتی زۆر سەیرەڵێن. دوێنێ تەلەبەی جامعاتی کەربەلا دروشمەکانیان ئەڵێ ینی بە کورتی بە مختصەریە چکە زۆرە لە شێوەی شیعرایە بە هوتاف ئێڵێنەوە هەموو تەلەبەکان بە دوای هەموو ینی تەلەبەی جامعات دوێنێ هەمویان هاتمون لە بەغا لە بەسرا لە کەربەلا لە نەجەف لە هەموو هینەکان قوتابیانی زانکۆکان هەموو هاتمونە سەر شەقا. ئەوەی کە مهمە هینەکانی نەجەف و کەربەلایە چکە دوو پیرۆستترین شاری عێراقی نەجەف و کەربەلای شیعەکان. ئەوان لە ناو ئەمڕۆ لە دروشمەکانی دوێنێیانە بە کوردیەکەی تەبعاً شعرێکی درێژە کردویانە بە هوتاف بەس ئەڵێ ئێمە حاکمی هینە جعفەریمان نایە مەبەستیان حاکمی شیعە مەذهەبی جعفەری ئەڵێ ئەمە حاکمی شیعەمان ناوێ حەزەکە ئیمانی نەبێ بەس عادل بێت چونکە دوای سەرسەری دەرەچێڵێ طبعا دەڵێ نامانێت دوای ئەبێ بە دزوو بە نازانم سەرسەری و ئەوانە لێمان یعنی لەوەیە کە ئەوانە هەمووی کوڕ و کچی دایک و باوکی شیعان لە شارە پیرۆزەیەکە ئەو دوو شارە مەرقەدی هەموو پیرۆزەکانی هین لەوێن شیعەکان لەوێن بێزار بوون لەم دەسەڵاتە لە ماوەی ئەم 6 ساڵی ڕابردووە لەبەر ئەوە ئەمە حرەکەیەکی مەدەنی زۆر بەهێزە تائیفیەت و قەومیەت و ئەوانەی بەزاندووە لە ڕاستیە لەبەر ئەوە ئەمە هیوا بەخشە و بۆیە حیزبەکان بۆچی حیزبەکان ئەترسن ناتوانن بە پیر ئەم داوایانەوە بچن لەبەر ئەوەی حەڵەوەشێن لەبەر ئەوەی بەرژەوەندیەکان نامێنێ لەبەر ئەوەی قابلی ئەوەی بێرێن بە دادگا ئەگەر بۆ ئێمەش بۆ کوردستان طبعا چۆن ئەگەر ئەم حرەکە مەدەنیە بچێتە سەر حکوومەتێکی بۆ مواسەفاتانە لە بەغا دروست ببێ ئەمانەی ئێمەش بە دەردی ئەوان ناچن ینی ئەوە دروست ببێ
هەرچەند من یعنی لە ڕووی عقلانیەوە طبعا لە ڕووی عاتفیەوە دروشمی زۆر نایە بیتایەوە ئەم عێراقە ئەکا بەهەشت ئەگەر ئەمانە بچنە سەر بەڵام لەبەر ئەوەی ئەحزابی متەنەفیز لە ماوەی 16 ساڵی ڕابردووە خاوەنی چەکن خاوەنی پارەن خاوەنی سوڵتەن عیلاقاتی عمالەشیان دروست کردووە لەگەڵ وڵاتانی ئەقلیمی و جیهانیە قوتێکی زۆر گەورن ئەتوانی ئەمانە بە یەکجار ڕابماڵی زەحمەتە لەبەر ئەوە هیچ نەبێ ئەمە پەیامێک بدەن بەم حیزبانە بابە واز لە دەسەڵات بێنن ئەوە پارێزراون بەس هەندێکیان دروشمی زۆر خراپ ئیعلانەکەن لە ناو ساحای خۆپیشاندانەکانە کە باسی کوشتن و برین و سەحلکردن و محکەمەدان و ئەوانە طبعا ئەمانیش ئەو ئەزانن چیان کردووە لە 16 ساڵی ڕابردووە زانن چەند زوڵمیان لەو میلەتە کردووە زانن چەند سامانی ئەم میلەتیان هەم دزیوە یا دزیوانە یا بە فیڕۆیان داوە لە سوئی ئیدارەی دەوڵەتە ئیدارەدانی دەوڵەتە لەبەر ئەوە ئەترسن لە چارەنووسی خۆیان بۆیە ڕازینی دەوانەی کە لە سەڵات بوون چ لە عێراق چ لە هەرێمان لە هێزی نیشتیمانی نەبوون ئەزانی کاک حەکیم من هێزی نیشتمانی ئەم ڕۆژکە لە یە گروپانەوە لێم پرسی هێشتا فریان نەکردووە ئەمڕۆ من حیوارێکی گەرم لە بەیانیەوە لە بینی من و مەجموعەیەکە لەو شیعانەی کە لە یانگری دەسەڵاتن کە ئەبێ ئەم حیزبانە ئەگەر نیشتیمان وەزعی عێراق بەرەو هەڵدێرێکی گەورە ئەڕات ئەم خوێنە ناوەستێتەوە هەتاوەکو ئیسلاحاتی جەزری نەکرێ پرسیارەکە ئەوەیە گەر ئەمانە هێزی نیشتیمانین لە پێرای و ڕزگارکردنی نیشتیمانە با تەنازل لە بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان بکەن کە نایکا دەلالەتیەوەی نیشتیمانی لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیە با وڵات بڕخێ با وڵات بسووتێ وێران ببێکاو لە ئەبێ بە هەزار پارچەوە باچی نییە لەبەرەوە ئینسانی نیشتیمانی من بۆ خۆم بیرەکەمەوە من ئەوەنی حیزب بم هەر لەحزەیەک بەرژەوەندی حیزبەکەم لەگەڵ بەرژەوەندی میلەتەکەمە تەسادمی کردبوون بە دژی یەکتری حیزبەکە ئاش بەتاڵ بکە باشترە لەوەی کە بچێ بە گەژ میلەتەکەی خۆیان ئەبێ حیزبی نیشتیمانی ئەبێ ئەوە بۆ هەموو شوێنێکی دنیا بۆ هەموو شوێنێکی دنیا لەبەر ئەوەی ئەو حیزبانەی کە بە تایبەتی بە دوای بەرژەوەندی تایبەتیەکانی بنەماڵەکانی خۆیان سەرۆکەکانی خۆیان حیزبەکانی خۆیانەوە من بە حیزبی نیشتمانیان نازانم چکە ئەو وڵاتە وڵاتی هەمومانە ئەو سامانەی کە هیژێر عەرز و سەر عەرزە ئەم لەناو ئەم نیشتیمانەیە هەیە هی هەمومانە نابێ گروپێ هەمووی بۆ خۆی بەرێ و خەڵکیش دوێنێ ڤیددیۆیەکی تازە کۆنە تۆزێک بەڵا دوێنێ جارێکی کە نوێکرایەوە لە ناو گروپەکانە ژنێک و پیاوێک دوو مناڵی خۆیانیان بردۆتە ستۆدیۆیە گەڵێ ئێمە یەکی ئەم دوو مناڵەیەکی بە 150,000 دینار ئەفرۆشین چکە ئێمە سیانی کەشمان هەیە پێمان بەخێو ناکرێت ئەم دوانە ئەفرۆشین بۆ ئەوی ئەو سیانی تر ڕزگارکەین لە مردن لە وڵاتێکا کە لەسەر نەوت و لەسەر غاز و ئەو هەموو سامانەی هەیەی ئەمانە ویژدانیان 450 ملیارد دلار لە ماوەی ئەو 16 ساڵەیە دیار نییە ڕۆشتۆتە دەرەوە هینەکەی نەهاتوە ینی هەمووی بە هینە هەمووی بەهین مافیا کردوێتی چونکە مەسەلەن لە بانقی مرکزی ئەڵێ ئەوەنم مەسەلەن 100 ملیۆنم بەرێ منەچم فلان شت بەم 100 ملیۆنە هێنم 100 ملیۆنەکەی ناڕۆتە دەرەوە بەزبایی 10 ملیۆن شتی هێناوەتە ناو نەوەتی دیار نییە ئەمە هەمووی کۆکراوەتەوە کردوێتی 400 ملیارد دلار کە دیار نییە چۆتە دەرەوە نەگەڕاوەتەوە سپاسەکەم دکتۆر عادل سەبارەت بە مەسەلەی ئەوەی ئەگەر سەرۆک وەزیران دیاری نەکرێ یعنی ئەگەری بەهێز عێراق بەرەو هەڵبژاری پێشوەختە بڕۆیە قوتابژاری پێشوەخت بەم کۆمیسیۆنی ئێستا بۆ بم پرۆژه یاساش کە ئێستا 4 مادەی لێ پەسەندکراوە لە پەرلەمانی عێراق گۆڕانکاریەک دروست دەکات یەکێ لە داواکاری خۆپیشاندەران و داواکاری هەمومان بەڕاستیەوە ئەبێ هەڵبژاردننی پێشوەختە هەر بکرێ لە کاتی بۆنی سەرۆک وەزیرانی نوێ هەرە بێ بکرێەوە لە کاتی نەبوونیشە هەرە بێ بکرێت لە هەموو حاڵەتێکە نابێ ئەم خۆ لە بەم شێوە بچێتە سەر چۆ عەرزمان کردن هەر لە ئەساسەوە بە هەڵە و بە تەزویر بۆ شتان هاتووە باش لەبەرەوە هیچ گۆڕانکاری و چارەسەرێن ناکرێت لەگەڵ ئەم وەزعە و لەگەڵ بەردەوامبوونی ئەو وەزە باسی ئەوە کرێ لە 6 مانگ هەتا دەمانگ باسی پێویستی پێێتی بڵێ ئەتوانن ینی ئەگەر بیانوی ئەتوانن ئەو سەرۆک وەزیرانی کۆمیسیۆنی ئێستا کە بەرز ئەمە ئەمڕۆیە تازەیە نازانێت سەدا یاساکەش ئەو پرۆژە یاسێ گۆڕانکارێک دروست دەبێت ئەوە ئەگەر فشاری جەماوەر بەردەوام بێ لە ساحات و لە مەیدانی خۆپیشاندەرەکان من ئەڵێم هەر بەوانش قسە ڕشتم هەیە لەگەڵیان ئەبێ هەر شتێک دروست بێ ئێوە نەچنە ماڵەوە
ئەو چەکوشە یا ئەو شمشێرەوان هەڵیان کێشەوە ئەبێ بەسەر ملی ئەو حاکمەوە بێ یا ئەو سەرۆک وەزیرانە بێ یا ئەو دەسەڵاتە تەشریعیە تەنفیزی قەزایی کە ئێستا لە عێراقی هەمووی مؤسسەیەکی گەندەڵێ پرۆسی گەندەڵێ ئەبێ فشار لەسەریان ببێ ئەگەنە هیچ گۆڕانکاریان نابێ. بەڕای من ئەم ڤێرژنەی کە ئێستا هەیە ڤێرژنی پێنجەمە لە هەڵبژاردنەکان دوای 2011 و 2016 و 17 و 18 و ئێستا مەسەوە پێنجەمەکەی پار باسی ئەومان کردووە. ڤێرژنی شەشەمیشی ئەوەیە، ینی دوای ئەوەی ئەمە من وە ئەزانم گۆڕانکاری ڕیشەیی ئەم جارە دروست نابێت، بەڵام ئەم جارە قاعدە و ئەساسێکی بێ دروست بێ بۆ جارەکەی داهاتوو ئەمانە ڕاماڵڕێن، چونکە هەتا ئەمانە لەسەر حکم بمێن هەر فڕوفێڵەکەن و لەولا ئیقالە پێکن لەولا ئاچن بە ڕێگەیەکی تر ئەنهێنەوە بە فڕوفێڵ و ئەوە. بۆیە من پێم وایە ئەمە ئەم جارە قۆناغێکی زۆر ئەساسیە، زۆر ڕیشەیە بۆ ئەوەی گۆڕانکارێکی ڕیشەی دروست بێت. نابێ خۆپیشاندەران وریان نەبن، نابێ بێئاگا بن، چونکە هەر فێڵ و فڕکردنی ئەوان فێڵ و فڕ بە قانونەکەن بە تەشریعەکەن، هەر فێڵ و فڕکردنێکیان بەسەرا بچێ ئەو جارێکی تر ئەم دیێن ینی عمریان درێژەی بێ ڕەنگە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵی تر، بەڵام ئەمە خوێنە ڕژێنراوە ئەمە خوێنە ئەومە خەڵکە کوژراوە شەید بووە، نابێ بێڵن بەبێ دەسمایەکی زۆر باش تێپەڕێ. باش بەس پێ دوایانی بەم زوانە ناوێک دیاری بکرێت ئەبێ وابێ، ینی معقول نییە کەس نەبێ. من پێم وایە وردە لە ئەمڕۆوە مەسەرەن لایەنە سیاسەکان دوای ئەومە تەوافقاتن هەمووی تێکچوو بەیەکە وردە ئەوان دەستیان شل ئەکەن لە ئەوەی کە فشار دروستکەن. ئەمێنتە سەر سەرۆکی کۆمار، سەرۆکی کۆمار ئەتوانێت لە ئێستا کارتی خۆی فڕەداوە لە ئێستادا فشار دروستکە و لەگەڵ شەقامە هەمانگیێکی چاکتری هەبێ ئەتوانێت فشار دروستکە بڵێ بەتەکیت. ئەو هەمانگیە لەگەڵ شەقام سەرۆک کۆمار ئێستا داواکارەکانی شەقام لای سەرۆک کۆمار باسی بەڵام مەسەلەن هەبوو کە داوای دەست دەکات کەشانەوەی سەرۆک کۆماریشان ئەوە هی حیزبە عینەکانە ئەسائبی هەلی حەق و جەماعەت دەوڵەتی قانون و ینی چونکە جەماعەتی فەتح و چونکە مرەشەحەکانی ئەوانی بە هەندوەر نەگرتووە لە ئەساسە هەر لە شارع لە شەقام و ڕەفز کراوە. سەرۆکی کۆمار نابێ کارتی خۆی بسووتێن لەگەڵ ئەوانە و نابێ بەو کاندیدانەی ئەوان ڕازی ببێ. سەرۆکی کۆمار ئەبێ مەسلحەت و بەرژەوەندی هەموو عێراقی لەبەرچاو بێ، نەکە مەسلحەتی چەند کوت لەو چەند فراکسیۆنە کە خۆی بۆ خۆی ئەیزانی ئەو کاتی کاوپەیمانی بۆ ئەیزانی چی بەچی کاولکاری و بەچی تەزویر و بەچی گەندەڵی و گزیکارێ کاتون لەبەرەوە ئەو شتانە تەبان بە تەکید نابێ بە سەروی کۆمارە تێپەڕە و تێش ناپەڕێ. باشە ئەی ڕۆڵی مەرجەعیەتی شیعەکان چیە ئێستا ئەو لەگەڵ خۆپیشاندەرانە هاوڕێ لە دیاریکردنی سەرۆک وەزیرە؟ مەرجەعیەت تەبان لەژێر فشارێکی گەورەیە، ئەو فشاری لەسەر مەرجەعیەتە زیاتر لەسەر سەرۆکاتی کۆمار، چونکە مەرجەعیەت یەکەم جارە لە تاریخی عێراقا لە مەژووی عێراقا مقدەساتی شیعی بکوێتە بەر هەڕەشە بکوێتە بەر فشار جنیە و سوکایەتی ئەوانە. مەرجەعیەت لەم دوای جێڕی بادا وردە مغازلەی شارعەکان مغازلەی شەقامەکان فشار لەسەر دەسەڵات و ئەگەر مەرجەعیەت ئینزاری عادل عەبدولمەجید نەکردایە بەتەکید ینی ئەو خوتبەی مانگی بیداتی مانگی 12 بوو ئەواخری مانگی ئەوزانم 29 یاسی 11 بۆ ئەو بوو هەر ئەو ڕۆژە عادل عەبدولمەجید تری کردەوە و بارگەبنی جانتای خۆی پێچایەوە و لە مەرجەعیەت ئێستا لە هەوڵی چۆن بڵێ لە حاولی خۆیەتی لە هۆڵی خۆیەتی خەمی خۆی ئەخواتە ئەوەی کە دیفاع لە حیزبە شیعەکان کە ئەم وتە کە زۆر گرنگە ئەمە بڵێم. مەرجەعیەت پێشتر دیفاع و داکۆکی لە حکمی سیاسی شیعی ئەکرد لە نەشیعەکان، ئێستا وازی لەوان هێناوە دیفاع لە شیعەکە لە چەتری شیعەکە ڕەنگە وردە فشار بۆ خسە ئەوش دروست بێ دیفاع و داکۆکی لە خۆی بکە. باڵا سپاسەکەم کاتان کەمە کاک مەحموود سەبارەت بە ینی دیارنێکی سەرۆک وەزیران خو بەردەوامی و خۆپیشان لەسەر کاریگەریەکان لەسەر کوردستان دەبێت لە کوردستانیش چی بکرێت؟ یەک هین معلومە کاکین ڕەنگە لە کاتی کاک عادل بیری نەبوو 176 پەرلەمانتار سەرۆک کۆمار دیونی ئەو 176 پەرلەمانتارەی ئێستا کە هی کوت لە جیاوازەکانن لەگەڵ داواکاریەکانی شەقامە ئەڵێ سەرۆک مرەشەحێک پێیا بکە کە بۆ مواصفاتانێک کە ئەمە ژمارەکە زۆر گەورەتر لە 50 زائیدێکی پەرلەمانی ئێستا خۆی 166 پەرلەمانتار 50 زائیدە نییەکە بەس ئەوان 176 پەرلەمانتارن دەدانشیان لە 50 زائیدێک زیاترە. وەکو وتم هەموو شتێکی ئیجابی لە بەغا ڕووبە بە ئیجابی بۆ لێرەش چی بکرێ بۆ لێرەش ئەبێ فریای خۆیان بکەونە ئیسلاحاتی جەزری نەک ئەم
ئەم هێنا ئەم چاوبەستەکیی ئێستا ئەکرێکە ئێستا ئەوەی ئەوە من پێم وایە چاوبەستەکیە ئەو پرۆژەی هینە پرۆژەیەکی زۆر ناکامڵە شتی باشی تایە بەڵام ئەکرێشتی زۆر باشتر بخێتە نایەوە بێت دەست برێ بۆ مەلەفە گەورەکان بەبێت دەست برێ بۆ مەلەفی نەوت و غاز ئەبێ دەست برێ بۆ تاڵانکردنی سامانی نیشتیمانی ئەبێ قانونێک دەربچێ قانونی ئەمە لەکوێ بۆ ئینە لەکە هازە ینی هاتوونەتەوە ئێمە هەمومان لە دوار ڕاپەڕینەوە لە شاخەوە هاتینەوەیەکی قاتێکی خاکی کەتافیدار و دیداسێکمان لە پیا بوو ئێستا لەم هەرێمەی ئێمە هەیە خاوەنی $10 میلیارد لەکوێ هێناوە نە کاسپیەکی هەبووە نە شادەیەکی هەبووە نە ڕۆژێ لە ڕۆژان کارگەیەکی هەبووە نە دۆنمێک ئەرزی زەراعی بەرهەم هێناوە هیچی نەکردەوە هەر تفەنگی بەشان بووە ئێستا خاوەنی $10 میلیارد لەکوێ بوو ئەبێ مانە ئەبێت دەست بۆ مەلەفانە ئەگەر نەیبن بە کورتی ئەگەر نەیبن بەو دەرداچن کە ئێستا سپاس دەکەم کاک دکتۆر دەقێکیش بۆ بەڕێز لەسەر لە هەرێمی کوردستانە کاریگەریەکانی چی بکرێت بە من ئەڵەم گۆڕانکاری بە خودی بەویستی خۆیان بیکەن باشە ئەگینا گۆڕانکاری لە بەغاوە فەرزەکرێ بەسەریانە بڵێ بە تەکی دوای ئەم گۆڕانکاریانە ئەو دۆسیانی کە زۆر جددی دەستی بۆ برێت دۆسی گەندەڵەیە و بە تەکید و بە دڵنیاییەوە ئەو دۆسیانە پەلێکێشە بۆ هەرێمی کوردستان جا ئەگەر خۆیان بیکەن زۆر شەریفمەندانەتر و باشترە و زووترە بۆی کات بەفیڕۆ نەدەین و لێرە شەخوانی گوێخوایان بادەن باشتر تاکیتی جوان بادا سپاس دەکەم سپاس بۆ وەرەزان دکتۆر عادل نووری و محمود ڕەزامین ئەندامانی پێش پەرلەمانی عێراق لەم بەرنامەی لەگەڵ مام سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خوادامێنم دەستان خۆش